ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی بەهار و بۆنەی نەورۆسدا ناوەندەکانی خوێندن چالاکی جۆراوجۆر بۆ دەرخستنی توانای خوێندکاران ئەنجام دەدەن. لە قوتابخانەی ئامادەیی شێرکۆ بێکەسی کچان لە سلێمانی مامۆسایان و خوێندکاران بە جلی کوردیەوە فستیڤاڵی ساڵانیان ڕێخست بوو بە مەبەستی زیاتر گرنگیدان بە توانای خوێندکاران. نوکو مامۆستای هونەر مامۆستای شەمام ساڵانە هەڵەستم بە چالاکی فستیڤاڵی هونەری لە خوێندنگاکەم بە هەموو بابەتەکان بەشدارم بەڕاستی بە لایانی فۆلکلۆر و لایانی ڕەسم و لایانی شانۆ و لایانی سرود و مۆسیقا نمایشی جوولبەرگی کوردی بە تایبەتی لە پێش هەمووی کە ڕەسەنایەتی کوردیە پێم باشەکە ساڵانە ئەمە یادی خوێندکاران بخرێتەوە بە شێوەیەکی گشتی خوێندکاران بە هەموو شێوەیەک بەڕاستی بەشداری کردو من سوپاسی یەکە بەیەکانەکەم هەر لە خواردن و هەر لە تەنانجل کوردەکان کە لەبەر کردووە من هەموو چالاکیەکە بەڕاستی لە هێنانی ئیشی کۆن فۆلکلۆری کوردی کۆن وەکو ئەم ڕەسەنایەتی خۆتان ئەیبینن هەمووی خوێندکارە تەبعاً مڵکی خوێندکارە بەشداری پێ کردووە بە ڕەسم و بە شانۆ بە مۆسیقا بە سرود بەمانەم بەشدارین. فستیڤاڵی ساڵانەی خوێندکاران بە چالاکی و نمایشی شانۆگەری و سرود و گۆرانی و دروستکردنی خواردنی کوردەواری بەرهەمەکانیان پێشکەش کرد. مامۆستایان و سەرپەرشتیارانی پەروەردەیی پێیان وایە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە دەرفەتی زیاتر دەڕەخسێنێت بۆ خوێندکاران و دەبێتە هۆی خۆشویستنی خوێندنەکەیان هەروەها دەرفەتیشە بۆ ئەوەی توانای خوێندکاران زیاتر بەگەڕ بخرێت و توانای خۆیان بدۆزنەوە. دیارە ئەنجامدانی کار و چالاشی هونەری بە شێوەیەکی گشتی فێستیڤاڵی هونەری و ئەدەبی لە ناوناوەندەکانی خوێندندا لە وەرزی بەهاردا دەست پێ دەکات بە تەبیعەتی حاڵ وەرزی دووهەمە وەرزی دووهەمیش دەکەوێتە سەرەتای مانگی بەهار دەستپێکردنی مانگی بەهار دیارە ئەو کاتانەش کاتی نەشاڵ و بژانەوەی تواناکانەوە ئینسان حەزی لە نەشاڵ و چالاشیە لەو کاتێکدا پێویست دەکات ئێمەش بەڕاستی هانی خوێندکاران و خۆتابیان بدەین لە ڕێگەی سازدانی فستیڤاڵی لەم جۆرە کە توانا و بەهرە شارەوەکانیان دەربخەین و هەروەها ڕۆژێک بە دوور لە دەرس خوێندن سەرقاڵی چالاشی هونەری و ئەو بابەتانە بن بۆ ئەوەی شان بەشانی خوێندن بژانەوەی ئەم جۆرە کارانە گرنگە. ئێمە پێمان وایە هەر ئەمڕۆ ئەو چالاکیانەی بینیمان کۆمەڵێک قوتابی خوێندکار هەیە بەهرەی بەڕاستی دەنگبێژی و گۆرانیان تیادایە کە ئەمە دەکرێت ئێمە لە بۆنەی ئەوهادا هەم بە کەسەکانیان بناسێن هەمیش تۆزە دڵی خۆمان خۆشکەین بەڕاستی ئەمڕۆ سەرسام بووین بە ئەم کاری و چالاکیانی ئەم ناوەندە. ئێمە وەکو قوتابخانەی شێرکۆ بێکەسی کچان بە پێویستمان زانی کە یادی ئەم کولتورە جوانەکانی دێرینی خۆمان بکەینەوە و من وەکو خواردنێکی کۆن بەشداریم کردووە خواردنێکی کولتوری یانزەی وێژەیی بەشداریمان کردووە لە چەند کارێکی دەستی و خواردنێنانی کولتوری. زۆر سوپاسی مامۆستاکانمانەکەم بە تایبەتی مدیرەکەمان کە زۆری لای بۆ پێمانەوە و بە تایبەتی مامۆستای هونەریشمان ئێمە وەک قوتابی دوانزەی وێژەیی هەستاین بە ئەنجامدانی چەند چالاکیەک. لە درێژەی چالاکیەکاندا بەڕێوەبەری گشتی ئاسایشی سلێمانی لە پای هاوکاری بەردەوامی بۆ قوتابخانەی ئامادەیی شێرکۆ بێکەس و قوتابخانەکانی دیکە خەڵاتی ڕێزلێنانی پێشکەش کرا. ڕێخستنی ئەم جۆرە فستیڤاڵ و چالاکیانە ئامانجی ئەوەیە خوێندنگە و ناوەندەکانی پەروەردە و وزە و توانای خوێندکاران نیشان بدەن و لەو ڕێگەیەوە ناساندنی زیاتر بۆ کولتور و دابوونەریتی کوردەواری بکرێت. ئاوات عومار، تەلەڤیزۆنی پەروەردەیی.